تەوژمی دووەم کە بە هەمان شێوە زۆر بەڕوونی و ئاشکرایی دژی ئەم تەوحیدەی ئەڵڵایە کە تۆ واجبە لەسەر لێبەری بی و لە شوێنکەوتەکانی بریتیە لە تەوژمی دیموکراسی خوازەکان کە دیمۆس کراتۆس وشەیەکی یۆنانیە بە معنای حکمی زۆرینە دێ، یعنی حەڵاڵ و حەرام با زۆرینەی خەڵک بۆم داڕێژێ. بەچی دایڕێژێ؟ بە عیبادەتێک کە پێی ئەوترێ دەنگدان. بۆ عیبادەتە بەچی ئەکرێ؟ بە پەنجەی شایەتومان ئەکرێ، ئەبێ ڕەشی کەی بۆی، قبوڵی کەی بۆی، ئەو کۆ ببێتەوە لە ناو مەعبەدێکە کە پێی ئەوترێ کوفر لەمان، لەوێ حرام و حەڵاڵە بۆ داڕێژێ. ئەمە تەوژمی دووەمە کە تۆ ئەبێ دوور بی لێی، چونکە تۆ ئەڕۆی بە پەنجەی شاهدومانە شایەتیە دەی بۆ ئەو شەخصە کە ڕازیت ئەو حرام و حەڵاڵە بۆ داڕێژێ لەگەڵ ئەڵڵایە، کە ئەوەش کوفرە، چکە ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێ ولا يشرك في حكمه أحدا، رازی نییە کەس لە حکمەکەیە شەریکی بۆ بڕیار بدە. تۆ ئەم تەوژمە ئەم سیستمە کە قبوڵی ئەەکەی حکمی زۆرینە با ئەڵڵاش بپەرستی، یعنی من رازیم لەگەڵ ئەڵڵایە زۆرینە حرام و حەڵاڵم بۆ دیاریکە، ئەوە ئەتکاتە موشریک. تۆ ئەبێ بەس بە حرام و حەڵاڵی ئەڵڵا رازی بی، هیچ بڕووبیانویەکیش ناخوا بۆ ئەوەی تۆ کوفر کەی، بۆ ئەوەی تۆ شرک کەی، حرام و حەڵاڵ لە غەیری ئەڵڵا وەرگری. ئەمە تەوژمی دیموکراسیە کە تۆ واجبە لەسەر لێی بەریبی وە لە ئەهلەکەشی.